دکتۆر ئیبراهیم محەممەد شارەزا لە سیاست و پەیوەندیانی و دەوڵەتیەکان لە لەندەنەوە میوانی کوردستان 24 دکتۆر زۆر بەخێر بێ پێم بڵێ وسی 6 وڵاتە چ پلانێکیان هەیە بۆ کردنەوەی گەر و هورمز؟ سڵاوتان لەبێ، سڵاو لە بینەرانتان، سڵاو لە بەڕێزتان. ئەلبەتە سەرەتا حەزەکەمەوە بڵێم ئەم کۆبوونەوەی ئەم چل دەوڵەتە بە شێوازێکی ئۆنلاین کۆبوونەتەوە بە سەرۆکایەتی وەزیری دەرەوەی بەریتانیا لە دەرەوەی وڵاتی یەکگرتووەکانی ئەمریکا، وڵاتی یەکگرتووەکانی ئەمریکا تێدا بەشدار نییە، بۆی کەوا میکانیزمێکی تر بخەنەگەر بۆ کردنەوە و دابینکردنی ئاسایشی گەروی هورموز. میکانیزمەکە چییە بێت؟ میکانیزمی ناسەروازیە، ئەوان دانێ و لە ڕێگەی ئابوووریەوە، سزای ئابوووریەوە یا لە ڕێگەی دیبلۆماسی و گفتوگۆوە ئەم ڕێگانە بگرنە بەر بۆی کەوا گەروی هورموز بکرێتەوە. ئەلبەتە دیبلۆماسی و گفتوگۆکردن لەگەڵ ئێراندا لەگەڵ دەوڵەتانی هاوبەشدا لەگەڵیان و هەروەها سزای ئابووری سەپاندن بەسەر ئێراندا ئەگەر بێت و گەروی هورموز نەکاتەوە. دوجار ئەمە لایانی ئەم چ دەوڵەتەیە کە زۆربیان دەوڵەتی ئەوروپیین و ئیمارات و یابان و چین و دەوڵەتانی تریشان لەگەڵدای ئەلبەتە، بەڵام ئەمە بیرۆکەی ئەمانە، ئەمە پلان و میکانیزمی ئەمانە بۆی کەوا بگەن بەڕێکەوتنێک لەگەڵ ئێران تاوەکو گەروی هورموز بە سەلامەتی کە شتەکان تێدا هاتوچۆ بکەن. ئەلبەتە ئەمە دەرەوەی خواسی وڵاتی یەکگرتووەکانی ئەمریکایە سروشتی جەنگی ژوایە کە کاتێک هاوپەیمانەکان لە یەکدا دەبڕێن میکانیزمی جودا دێتە گۆڕێ بۆ ئەوەی کەوا مامەڵە لەگەڵ دەراوێشتەکان و لێکەوتەکانی جەنگەکە بکەن. بۆیە وڵاتانی ئەوروپی سەرڕای ئەوەی کە وڵاتی یەکگرتووەکانی ئەمریکا بە فشار بەگاڵتەکردن بە تعلیق لێدان حتا دەستبردن بۆ پرایڤێسی تایبەتمەندی سەرۆکی دەوڵەتان نەرچوونە ژەرباری ئەوەی کەوا بچنە جەنگەکەەوە لەگەڵ وڵاتی یەکگرتووەکانی ئەمریکا و لەگەڵ ترامپا. بۆیە وڵاتی یەکگرتووەکانی ئەمریکاشتی خۆتان فەرمون بڕۆن ئاسایشی گەروی هورموز دابین بکەن. باشە بەس پرسیارێک لێتە پێشەوە لێرە دکتۆر، ئەگەر ئەم وڵاتانە نێنە ناو شەڕەکەوە چۆن ئەتوانن گەروی هورموز بکەنەوە؟ ئەیان ئەتوانن؟ ئەلبەتە ئەگەر بەهاتە ناو شەڕەکەەوە ئەمانش ئەم چانسیان لەدەسەدا بۆی کەوا ڕێگایەکی دیبلۆماسی ئابووری گفتوگۆیی بکەنەوە لەگەڵ ئێراندا بۆ کردنەوەی گەروەکە. ئەلبەتە تەنها ئێرانیش نییە، دەوڵەتانی چواردەوری ئێرانیشەکە ئەوان ژۆڵ ببینن لە کردنەوەی گەروی هورموزدا. بۆیە کاتێک ئەمان بەشدانی لە جەنگەکە چانسێکیان پێدراوە بۆی کەوا ئەم ڕێگای ئەم میکانیزمە بگرنە بەر. ئەلبەتە ئەگەر بێت و بڕۆشتنایەتە ناو جەنگەکەەوە دوجار و چانسەیشانە دەبە ئەوەش دەبوون بە بەشێک لە شەڕەکە و با لە ڕێگەی سەربازیە و ئەم مامەڵەیان بکردا لەگەڵ بارودۆخە نوێیەکی خۆڕڵاتی ناوەڕاستدا کە ئەمان پێیان وایە چەندی جار ڕایانگەیاندووە کە ئەم جەنگە جەنگی ئەوروپیەکان نییە، جەنگی فەڕەنسا و بەریتانیا و ئەڵمانیا و ئیتالیا و ئیسپانیا نیە، ئەمە جەنگێکی وڵاتی یەکگرتووەکانی ئەمریکا و ئیسرائیلە لەگەڵ ئێراندا. بۆیە بەرژەوەندی هاوبەش لە نێوان هاوپەیمانەکاندا کەوتە مەترسیەوە بەرژەوەندی تایبەتی دەوڵەتان هاتە پێشەوە. لە کاتێکدا کە بەرژەوەندی هاوبەش هوونە بێ بەرژەوەندی تایبەتەکان سەرەڵەدەن وڵاتانی ئەوروپاش بە دوای بەرژەوەندەکانی خوا ناگەڕن تا هاوپەیمانەتێکی نوێ دروستکەن. باشە بەرژەوەندیەکەی ئەوان چییە؟ چیوا لەم وڵاتانە کات کە هەوڵی کردنەوەی گەروی هورموز بدەن دکتۆر؟ ئەزانین چۆن ئەم جەنگە لە خۆڕڵاتی ناوەڕاستدا کاریگەری تەنها بەس بۆ سەر ئێران و دەوڵەتانی کەندا و وڵاتی یەکگرتووەکانی ئەمریکا و ئیسرائیل و عێراق و فڵان و فیسار نییە. ڕنگدانەوەی کولی هەیە لەسەر کۆی دەوڵەتانی جیهان و هاوکەشە سیاسیەکان و سیاسەتی نێودەوڵەتی و سیستمی نێی جیهان. بۆیە دەوڵەتانی ئەوروپا بەدەر لەمەی کە لە ڕووی سیاسیەوە کاریگەری هەبووە لەسەریان کە هاوپەیمانەتەکەیان لەگەڵ وڵاتی یەکگرتووەکانی ئەوروپا درزی تێکەوتووە، هەروە ڕنگدانەوە و لێکەوتی ئابووری قورسیشی لەسەر دەوڵەتانی ئەوروپا. یعنی تەسەوورکە ژیانی تاکی هاوڵاتی ئێستا لە بەریتانیا، ئەڵمانیا، فەڕەنسا ڕنگدانەوەی ئەم جەنگێکەوە دیارە کە نرخی کاڵاکان، نرخی سوودەمەنی بەرز بۆتەوە. بۆی دەوڵەتانیش لێرە، دەوڵەتانی ئەوروپاش ناوخۆی خودی خۆیان کە سێکتەرەکانی خۆیان بەلاوە گرنگترە تاکو پەیوەندیە خارجیەکانیان پەیوەندی دەرەکیەکانیان، چونکە لە ئینتیخاباتە ئەوانە دەیبەنەوە کە بتوانن خزمەتگوزاری باش لە سێکتەرەکانە پێشکەشی هاوڵاتیان بکەن. سبەی لە کاتی ئینتیخابات و دەنگدانە هاوڵاتیان ئەوەیان بیر نەکەوتە کە لە سەردەمی ئەم دەسەڵاتی ئەم کەسانێک ئێژارەتە دەسەڵاتن شمەکەکان نرخەکانیان بەرز نەبووەتەوە، ئەمان ڕێگریان کردو. بۆی ئەمان لە مەترسیدان زیاد لەوەی کەوا دەوڵەتانی ناوچەکە لە ژێر مەترسیان بارودۆخەدان کەوا بێتە ئەگەی و دەرەنجامی کە لێکەوتەکانی جەنگەکە وای کردووە ژیانی هاوڵاتی لە دەرەوەی خۆڕڵاتی ناوەڕاست بکەوێتە مەترسیەوە لەبەر ئەوەیە ئەمان دایانەوێت گەروی هورمز بکرێتەوە، چونکە ڕێڕەوێکی ئابووریە کاریگەری ڕاستەوخۆی لەسەر ژیانی تاک بە تاکی
هاوڵاتی ئەوروپی باشە دکتۆر ئێستا ئێران دووبارە ڕایگەیاندوتەوە کە گەروی هورمز بە داخراوی دەمێنێتەوە بە ڕووی کەشتی دوژمناندا. جا پرسیارێکی تر ئەوەیە کە ئایا ئەم وڵاتانە چۆن ئەتوانن هێز بنێرنە نێو دەریا و گرنتی تێپەڕبوونی کەشتیەکان بە سەلامەتی بکەن لە گەروی هورمز؟ ئەلبەتە من باسی ئەوە نەکردەوە کە کەشتی دەنێنە خۆرڵاتی ناوەڕاست و گەروی هورمزەوە بۆی کەوا گەروەکە بکەنەوە. وەکو وتم ئەمە اختیار نیە و ئۆپشن نیە لە لای ئەم دەوڵەتانەی کە ئەمڕۆ کۆبوونەتەوە بە سەرۆکایەتی وەزیری دەرەوەی وڵاتی دەرەوەی بەریتانیا، بەڵکو ئۆپشنی ئەوان بریتێت لە گفتوگۆکردن، ڕێگای دیبلۆماسی، سزای ئابووری، ڕێگا ئابووریەکان، ڕێگا دیبلۆماسیەکان بە واتایەکی تر سۆفت پاوە، واتە هێزی نەرم لەمەدا قسە بکە کە کاتێک هێزی نەرم دێتە ئاراوە گفتوگۆ بکات، ئەلبەتە هێزی ڕق کە هێزی سەربازی و بەکارهێنانی فشاری سەربازیە کە وڵاتیە گرتوەکانی ئەمریکا پیادەی دەکات و لەژێر چەتری ماکسیمەم پرێشەدا ئەو پەڕی فشاردا بۆ سەر ئێران، ئەمە ناکەن کە ئەمە ناکەن کەوابەتە کەشتیش نانێن، بەڵکو ڕێگای دیبلۆماسی دەگرنە بەر بۆ ئەوەی کەوا ئێران ڕازی بکەن کە ڕەزامەندی بدا کەشتەکانی ئەم دەوڵەتانە بە ئاسانی ڕێڕەوەکە ببڕن و کاریگەری ڕاستە و خۆی ئابووری لەسەر ئەم دەوڵەتانە کەم بێتەوە. اینجا ئەمە کارێکی ئاسانە بێ دکتۆر ئیبراهیم؟ نەخێر کارێکی ناڕەحەتە و ئەمە ئاماژەیەکی خەتەرشی تدایێت معلوماتی حەزەکەم بزانین ئاماژەی ئەوە تدا کە ئەم جەنگە بەردەوام دەبێت، چونکە ئەگەر ئەوروپیەکان بیانزانی باە ئەم جەنگە ڕادەوەستێت لە ماوەیەکی نزیکدا دەستیان بۆ ئەم کارتە نەدەبێت، نەچونە ژەرباری ئەوەی لە کاتێکدا کە ئەمریکا هاوپەیمانیانە و فشاریان لێکا و ناچنە ناو جەنگەکە و شەڕ لەگەڵ ئێراندا ئەکەن، دەرگای دیبلۆماسییان لەگەڵ ئێراندا نەدەکردەوە. البته چەندین جار وەزیری خارجی ئێران گفتوگۆی لەگەڵ وەزیری خارجی بەریتانیا، فەڕەنسا، دەوڵەتانی تر کردووە مەسحی پزیشکیان لەلایەن ئیمانوێل ماکرۆنەوە پەیوەندی پێوە کراوە، گفتوگویان لەبەینا هەیە، واتە دەرگای دیبلۆماسی لە پشتەوەی ئەم جەنگە داخراو نییە، کراوەیە هێشتا وەکو دەڵا ویندۆیەک پەنجەرەی کراوەتەوە بۆی کەوا گفتوگۆی لێ بکەن بگەنە دەرەنجامێت. نەخێر ئاسان نییە، ڕێگایەکی قورسە، بۆ چونکە وڵاتی گرتوەکانی ئەمریکا نایەوێ ئەو لەسەر ئاستی جیهان و وا دەربکەوێت کە ئەو بازاری وزەی جیهان ئابووری جیهانی خسۆتە مەترسیەوە، بۆ چونکە کاتێک ئەو دەوێت شتێک تێک بدات دەوێت خۆشی چاکی بکاتەوە. هەر بەتێکەنینەوە توێن بەڵێ دکتۆر، ینی ئەگەر کە تۆڵی کارێکی ئاسان نابێ و پێچێ جەنگەکە درێژە بخایەنێت، کەواتە ینی ئەگەریەوە هەیە کە وڵاتانی ئەوروپا بێنە ناو جەنگەکەەوە گەرگەروەکە شەر بە داخراوی مایەوە هەتا ئەوکو ئێستا ئەوەی کە لە بەردەستدایە ئەو زانیاریانە ئەو دەیتانەی کە لە بەردەستدایە ئەو گفتوگۆ و وتارانەی کە لەسەر ئاسی دەوڵەتانی ئەوروپی بە تایبەتی فەڕەنسا و بەریتانیا دەخوێنێتەوە، نەخێت هیچ ئەگەرێک نییە بۆی کەوا دەوڵەتانی ئەوروپی بێنە ناو جەنگەکەەوە. هەتا ئەوکو دوێنێ سەرۆکوەزیرانی بەریتانیا ڕایگرت، وتی هەرچەندە فشارەکان زۆر بن، هەرچەندە بە گاڵتە و گەپەوە، هەرچەندە بە شتی تریشەوە هێرشمان بکرێتە سەر وەکو بڵێ تعلیقمان لەسەر بدرێت و کۆمنتمان لەسەر بدرێت، ئێمە ناچینە ژێرباری ئەوەی کەوا بەشدار بین لەم جەنگەدا، چونکە ئەوە جەنگی ئێمە نییە، بەرژەوەندی و هاوڵاتیانی بەریتانی بەلای منەوە گرنگترینە ئەولەوێتی هەیە، بۆی بەرژەوەندی هاوڵاتی بەریتانی لەوە دانیە کەوا ئێمە بین بەشێک لەم جەنگە و ناژن بێ بەشێک لەم جەنگ. هەتاوەکو ئێستا ئەلبەتە یەکێک لە سروشتی ئەم جەنگە ئەوەیە بەڕاستی حەزەکەمەوە بخەمە ڕوو زۆر بەڕوونی، یعنی ئەمڕۆ وەزیری دەرەوەی وڵاتی گرتوەکانی ئەمریکا ڕایگەیان کە ئەم جەنگە لە لێواری بەرفراوان بووندایە، کە کاتێکە دەڵێ لە لێواری بەرفراوان بووندایە دوور نییە واقعەیەک ڕووداوێک لەم جەنگەدا بکەوێتەوە کەوا بکات دەوڵەتانی تر بە ناچاری پرکێشی ئەم جەنگە بکەن و جەنگەکە فراوانتر ببێت، تورکیا بێتە ناوەوە، دەوڵەتانی تر بێنە ناوە لە ناوچەی خۆرهەڵاتی ناوەڕاستدا. ئەوەمان لەبیر نەچێ، هەتاوەکو ئێستا دەوڵەتانی کەندا بە سعودیە و ئیمارات و قەتەر و کۆیتیشەوە نەچونەتە بەرەی هێرشبردن بۆ سەر ئێران، واتە تایارەکان و فڕۆکەکانی ئەم دەوڵەتانە هێرشیان نەکردو بۆ سەر ئێران، بەڵکو لە چوارچێوە و لە بەرەی بەرگریکردن و خۆپارێزیدا. زۆر سپاس دەکەم دکتۆر ئیبراهیم محەممەد شارەزا لە سیاسەت و پەیوەندیە نێودەوڵەتیەکان لە لەندەن لەگەڵم بووی، دەست خۆش. زۆر سپاس بۆی.